دیارە هەموو عالم شاهدە کە لە زۆنی سەوز ئازادی و دیموکراسی هەیە، هەموو خەڵک ئاگادارە لەوە، بەڵام کە لە کاتێکە ئەوان لە هەولێر باسی ئازادی و دیموکراسیەکەن زۆربەی زۆری پێشێلکردنی مافی مرۆڤ لە سنووری ئەوانە کرێت. راپۆرتە نێودەوڵەتیەکان شایەتی ئەوەن کە ئەو ئازادی و دیموکراسی کە لاوەیە ئازادی و دیموکراسیەکی ساختەیە بە بەردەوامی ئەبینین خەڵک لەوێ ئەگیرێت، خەڵک جگە لەوەی کە خەڵکە گیرێت دەبینین ئازادی پەکی خراوە، خەڵک ناتوانێت دەنگی هەڵ ببڕێ، خەڵک ناتوانێت مزاهرە بکە، خەڵک ناتوانێت خۆ پیشاندان بکە، خەڵک ناتوانێت داوای مافەڕەوەکانی خۆی بکە بە پێچەوانەوە وەرە زۆنی سەنگ سەوز ببینە خەڵک داوای مافەڕەوەکانێکە خەڵک خۆی پێخۆ پیشاندانەکات. هەموو بیر و ڕادەربڕنێک لە سنووری زۆنی سەوزا بەردەوامە ئەو جێگەی شانازیشە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان لەبەرەوە لە نێو حزبی یەکێتی نیشتیمانی کوردستان ئازادی ڕادەربڕین هەیە، ڕەخنەگرتن هەیە. ڕەخنەگرتنەکانی ئێمە ڕەخنەگرتنێکی بنیاد نەرە بۆ پاراستنی هەرێمی کوردستانە، بۆ پاراستنی زۆنی سەوزا، بۆ پاراستنی سلێمانیە، بۆیە لە داڕشتنەوەی سەرجەم ئەو یاسایانەی کەەوە ئازادی ڕادەربڕینتە یەکێتی سەرمەشخەڵی هەموو یاساکان بووە. ماوەسا لە سنووری سلێمانی چەندین جار خۆپشاندانەکرێ، مانگی وا هەیە دەجار خۆپشاندانەکرێ، بەڵام لە هەولێر نبینین خۆپشاندانێکش بکرێ. هەر کەسێک باسی خۆپشاندان کات سەر نەخۆمەکرێ هەر باس. بڵێ ئێمە خۆمان لە پێشەوەی خۆپیشاندەرانی لە سنووری سلێمانی لەبەرەوەی لە هەر شوێنێک مافی خەڵکە بێ خەڵ خۆپیشاندان بکات ئەوەندە ئازادی ڕادەربڕین لە نێو یەکێتی و لە نێو زۆنی سەوزە هەیە. ئێمە خۆمان پەرلەمانتارەکان، کاندیدەکان، وەزیرەکان خۆمانەکەوینە پێشی خەڵکەوە لەبەر ئەوە خەڵکی ئێمەیە. لای ئێمە ئەوەندە ئازادی ڕادەربڕینەیە تەنانەت خۆمانیشکە ڕووینە نێو خۆپیشاندانەکانەوە سەرکردەکانی یەکێتی و مقایدەکانی یەکێتی پیان ناخۆش نییە. ئێمە خۆمان دەستی خۆپیشاندەران هەڵەگرین ئەی بینە لای سەرکردەکانمان پیان ئەڵێین وەرن کێشەکان چارەسەر بکەین. لە چارەسەرکردنی کێشەکانیشدا ئەو خۆپیشاندارانێکەوە لە سنووری ئێمەیە ئەکرێ ئەو خۆپیشاندەرانە ئێمە دەبینە پارێزەری چارەسەرکردنی کێشەکانیان. ئەوە جێگەی شانازیە کە لای ئێمە هەمیشە کێشە هەبووە بە درێژایی مێژوو ئەگە بگەڕێتەوە بۆ زۆنی سەنگ سەوز و بۆ ناوێکێتی نیشتیمانی کوردستان دەبینی ئازادی ڕادەربڕین بە شێوەیەک بووە هەمیشە خەڵکەکە پەستانی کردووە لەگەڵ خەڵکەکە سەرکردەکان و پەرلەمانتارەکان و وەزیرەکانێکێتی خۆشیان پاڵنەرێک و خۆیان پەستانێکی زۆریان لەسەرێکێتی کردو بۆ چارەسەرکردنی کێشەکان. ئەمە منەت نییە کە ئێمە بە خەڵکەیکەین، ئەمە بەرنامە و پرۆگرامی یەکێتی نیشتیمانی کوردستانە، ئەمە بەرنامەی بە ڕێزمان جەلالە، ئەوە بەرنامەی یەکێتی نیشتیمانی کوردستانە کە ئێمە توانیمانە خەڵک بپارێزین تەنانەت لەسەر ئەساسی ڕادەربڕین لەسەر ئەساسی خزمەتکردنی ناوچەکانی تری هەرێمی کوردستان دەبینین فڕۆکەخانەی سلێمانی داخراوە. ئەو جێگەی شانازیە کە ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان کەوا پشتگیری براکانمانەکەین لە ناوچەکانی تری کوردستان. بۆیە خۆمان بە فەخر و شانازیەوە ئەڵێن پارێزەری مافەکانی کوردین، پارێزەری ئەو خەڵکانین کە مافیا خوراوە، پارێزەری ناوچەکانی تری کوردستانی. مامۆستا بەڕێز 4 ساڵ لە بەغداد بوویت. ئەپرسم پارتی دیموکراتی کوردستان لە بەغا چی کرد بۆ کورد؟ چی کرد بۆ موچە؟ ئەوەی کردی پارتی بوو یاخود کاک بافە بوو؟ بڵێ حەزەکەم پرسیارەکە پێچەوان کەمەوە بڵێن یەکێتی نیشتیمانی کوردستان لە بەغداد چی کرد ئەم 4 ساڵە؟ هەڵەبجەی کردە پارێزگا، هەمواری یاسای زیندانیانی سیاسی کرد، هەمواری یاسای شەهیدانی کرد، گەورەترین پرۆژە یاسا کە لە نێو عێراقا کرا ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان پێشنیارمان کرد. ئێمە بووین کە لە منهەجی ئێستای حکوومەتی عێراقا مافەکانی پێشمەرگەمان خستە سەرووی هەموو خاڵەکان. ئێمە بووین کە هەڵۆشانەوەی بڕیارەکانی مەجلسی قیادەمان بە خاڵ و بە مەرج لە تشکیلکردنی حکوومەتا کرد. یەکێتی نیشتیمانی کوردستان بوو کە مادەی 140 کەرکووک و هەڵەبجەی بە کارنامەی خۆی زانی. بە ئێستەیشەوە کە ئێمە باسەکەین لە بەغداد ئێمە مزایدە ناکەین، ئێمە کارەکەین، ئێمە پەرلەمانتار و ئێمە حزبی مزایدە و حزبی دەسەڵات نیمان، ئێمە حزبی کارکردن نیمان، ئێمە حزبی جێبەجێکرد کار و داوکۆکاری داکۆکەکاری مافەکانی خەڵکی هەرێمی کوردستانین. بۆیە لە هەر کوێک مفاوەزات هەبێت ئێمە ئیبینەوە لەبەرەوەی پشت ئەستورین بە خەڵکەکانمان لە هەرێمی کوردستان. لە هەر کوێ کۆبنەوە هەبێ ئێمە دەنگی زوڵاڵمان بەرزەکەینەوە، دەری ئەپەڕێنین ئەڵێن ئێمە نوێنەری خەڵکی هەرێمی کوردستانین. بۆیە هەمیشە وتومانەوە هەمیشەش ئێڵێن لە ڕابردوو لە ئێستا و لە داهاتووە تاکە کەسێک تاکە حزبێک کە داکۆکیکەری سەرسەختی مافەکانی هەرێمی کوردستان یەکێتی نیشتیمانی کوردستان بووە.
ئەو دەستوری کە ئێستاکە هەرێمی کوردستانی پارێزیە بە هەزاران کۆبوونەوەی بە ڕێزمام جلال خوای لێ خۆش بێت ئەو دەستورە نووسراوەوە ئێستش ئەو دەستورە هەر ئێمە ئیپارێزین هەر قرارێک هەر بڕیارێک لە نێو پەرلەمانی عراقەوە ئەدرێ یەکەم کەسین دەست بەرزەکەینەوە یەکەم کەسین واژوو کۆ ئەەکەینەوە یەکەم پەرلەمانتارین یەکەم فراکسیۆنین کە دەنگ بەرزەکەینەوە ئەڵێ نەخێر بۆ یاسایانی کەوا دژی هەرێمی کوردستانە نەخێر بۆ یاسایانەی کەوا شەڕێک دروست ئەکا ڕۆڵەکانمان لە هەرێمی کوردستان دەکوژێت ئێمە ئەو هێزەین ئەو دەستە پۆڵاینین کە ناهێڵین جارێکی تر چەکەکانی پێشمەرگە تەقی لێوە بکرێت بەڵکو لە جیاتی تەقەکانی هێزی پێشمەرگە ئێمە لە جیاتی چەکەکان قەڵەمەکانمان بەکارهێنین دەنگەکانمان بەکارهێنین ئەو دەنگانی کە پارێزەری هێزی پێشمەرگەیە ئەو دەنگانی کە ئەمانەوێ موچە و بودجەی هێزی پێشمەرگە هاوتا بکەینەوە لەگەڵ عێراقا ئەو دەنگانی کە ئەمانەوێ مافە خوراوەکانی پێشمەرگە و مافە خوراوەکانی زیندانیانی سیاسی و مافە خوراوەکانی شەهیدانی هەرێمی کوردستان کە خوراوە بیگەڕێنینەوە ئەو دەستە پۆڵاینانە ئەبینکەوە بڕیارەکانی مەجلسی قیادەی سەورەمان هەڵوەشاندن و ئێستا جێبەجێەکەین ئەو دەستە پۆڵاینە ئەبینکەوە کورد لە ناوچەکانی مادەی 140 ئەپارێزین ئێمە شایەتی نادەین خەڵک شایەتیمان بۆدا مێژوو شایەتیمان بۆ ئەدات لەوەیشە موچە کێ موچەی هێنایەوە هەرێمی کوردستان موچەی فەرمانبەران ئەوەی کردی تەنها کاک باڤە بوو یا پارتی دیموکراتی کوردستان بوو منەمێ ئەو ئەوانەی کاڵێن کێشەی موچەمان چارەسەر کردووە موچەی مانگی 5 و 6 و موچەی مانگەکانی ترمان هێناوە ئەوە دیارە خۆیانە خەڵەفێنن لەبەر ئەوەی بڕۆرە بەغداد لە سەرکردە شیعەکان و سەرکردە کوردە سونەکانیش بپرسا بڵێ کێ کێشەی موچەی چارەسەر کرد کێ بوو هاتە بەغداد کێ بوو بەرگری کرد لە موچەی خەڵکی هەرێمی کوردستان ئەڵێن تەنها یەکێتی نیشتیمانی کوردستان سەرۆک باڤڵ تاڵەبانی بوو بۆیە ئێمە لەوێ شەڕی نەوت ناکەین ئێمە لەوێ شەڕی گیرفانی خۆمان ناکەین لە بەغداد ئێمە شەڕی خەڵکی هەرێمی کوردستانی بەسە برسیکردنی خەڵک بەسە بردننی نەوت بەرسە تاڵانکردنی داهاتی ئەم وڵاتە کاتی ئەوە هاتووە کەوا ئەم خەڵکە بتوانێت لە سایی ئەم حکوومەتەوە کە مافەکانی نەپاراستووە ئەم حکوومەتی کە تازە ئەبێ بە مەرجی یەکێتی نیشتیمانی کوردستان دروست بێ مافەکانی خەڵکی هەرێمی کوردستانی تێدا دابین بکرێ ئەگیناوە حکوومەتە قە دروست نابێت پێت وایە حکوومەت دروست نابێت بەبێ یەکێتی حکوومەت دروست نابێت بەبێ پاراستنی خەڵک بەبێ گەڕانەوەی داهات بۆ خەڵک بەبێ چارەسەرکردنی کێشەی موچە و موچەی هەرێمی کوردستان یەکێتی کورسی ناوێت یەکێتی وەزیری ناوێت یەکێتی مافی خەڵکی ئەوێ یەکێتی ئەوێ کێشەکان چارەسەر بکرێ بەسە خەڵک برسی بوو بەسە خەڵک بێتاقەت بوو خەڵک توانای نەما ئێمە لە 2014 تاوەکو ئێستاکە موچەیەک بە ڕێک و پێکی نەهاتووە تاکەی خەڵک بچەوسێتەوە بۆیە ئێمە هەمیشە وتومانە داکۆکی کەرێکی سەرسەختی مافەکانی خەڵکی هەرێمی کوردستانە بین خەڵک شاهدە ڕابردوو شاهدە مێژوو شاهدە داهاتوش دەبێتە شاهد بەسەرمانەوە خی گەورەش ئاگدارە لە قسانی کە ئیکەین وەکو کچە شەیدێک خۆت بناسێنە ئاچەندە ناسراویشی وە ژمارەکەت و لیستەکەت بەڵێ من سروە محەممەد ڕەشید کچی شەهیدی سەنگەری گۆڕنادیار لە خێزانەکەی خۆما 27 شەهید و ئەنفالمەیە 25 ساڵ خزمەتی بواری ئیداری و کارگەڕی سوپاس بۆ خی گەورە سەربەرزم 4 ساڵی خزمەتی پەرلەمانتاریشمەیە کاندیدم لەسەر لیستی یەکێتی نیشتیمانی کوردستان بە ژمارە 32 لەسەر لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان لیستی شەهیدان لیستی خزمەتکردن لیستی چارەسەرکردنی کێشەکان لیستی هەنگاوە ئەرێنەکان لیستی کۆتایی هێنان بە کێشەکان لیستی کۆتایی هێنان بەدەسەڵاتی تاکڕەوی لە هەرێمی کوردستان ئەو لیستەی کە ئەتوانین هەرێمی کوردستان بەرەو بەغداد ببین لەبەر ئەوە چارەسەرکردنی کێشەکان لە بەغدادا کورسی سەنگی محەکە لە بەغداد بۆ چارەسەرکردنی کێشەکان پشتیوان بەخوای گەورە پشتیوان بە سەرۆک باڤڵ تاڵەبانی پشتیوان بە هێز و ئیرادە و دەنگدەرەکانمان کورسی باشە هێنین لە بەغدادیش دەتوانین خزمەتی خەڵک بکەین